لافاوەکەی سنووری چەمچەماڵ بەبێ ئافات نەبوو تا ئێستا گیان لێدەستدانی دوو کەس پشتڕاست کراوەتەوە. کەمێک لەمەوبەر من قسەم لەگەڵ بەڕێوەبەری ناحیە شۆڕش کرد، ئەو باسی لەوە کرد کە پیاوێکی سەرووی تەمەن 70 ساڵ بەهۆی لافاوەوە گیانی لەدەستداوە و کەمێک لەمەوبەرتریش منداڵێک کە تا ئێستا دیاری نەکراوە تەمەنی چەندە بەهۆی لافاوەوە گیانی لەدەستداوە. هەر بۆ پشتڕاستکردنەوەیەوە من قسەم لەگەڵ تەندروستی چەمچەماڵ کرد، ئەو باسی لەوە کرد کە تەرمی پیاوەکان بەدەست گەیشتووە بەڵام تا ئێستا تەرمی منداڵەکان بەدەست نەگەیشتووە و باسی لەوە کرد ڕەنگە حاڵەتی دیکەش هەبێت بەڵام بەهۆی ئەوەی لافا و زۆربەی گەڵەکەکانی سنووری چەمچەماڵ و تەکیە و شۆڕشی گرتوتەوە ئامبوڵانسەکانیان ناتوانن بڕۆنە دەرەوە و بە فرای هاوڵاتیان بکەون بەپێی ئەو دیمانانەی کە بە 964 نێردراون. لافاوێکی زۆر لە گەڕەکەکانی هەرسێ شوێن واتە چەمچەماڵ و شۆڕش و تەکیە دروست بووە و خەڵکی سنوورەکە داوای بەهاناوەچوون دەکەن بەڵام ئەوەی جێگەی سەرنجە هەریەک لە قایمیەت پۆلیس جوازات و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری خەریکە بە تەواوەتی ژێر ئاو دەکەون واتە ئەو لایەنانەی کە معنین بە بەهاناوەچوونی هاوڵاتیان خۆیان لە ژێر ئاودان. هەر پەیوەست بە ڕووداوەکانی چەمچەماڵ و شۆڕشەوە بە فەرمانی پارێزگاری سلێمانی بازگەی تاسلوجە بەڕووی هاتوچۆی ئۆتۆمبیلەکان لە نێوان چەمچەماڵ و سلێمانیدا داخراوەوە پێچەوانەشەوە. هەر ئەوێشنا لە بان مەقان لافاوێکی زۆر شەقامە سەرچیخەی گرتووە و ئاستەنگی زۆر بۆ شۆفێران دروست بووە. چاوتان لەسەر 964 دۆتکەی ئاردی بێت زانیاریەکانتان پێدەڵێین.